یەکێک بوو لە شەقامە زیندووەکانی شار، بەڵام لە سەردەمێکدا ئەو شەقامە وەستا بوو بە سەردەمی کۆرۆنا. شەقامەکان وەستان، بێدەنگی باڵی بەسەر شاردا کێشا بوو، نەدەنگی هۆڕنی ئۆتۆمبیل نەدەنگی شۆفێر هەبوو. ئەو سەردەمە بوو کە نەخۆشیەک بەرۆکی هاوڵاتیانی گرت و بە سەردەمی کۆرۆنا ناونرا. دەرگای هەموو شوێنێک داخرا، هاوڵاتیان نێردرانەوە ماڵەوە، ژیان بە جۆرێک لە چالاکی وەستا کە کەم کەس توانای قبوڵکردنی هەبوو. وا باسیێم نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسا کرا حەز کەسێ بیگرتەوە و خۆ غەزەبی لێگرتەوە کەسێک نزیک نەبوو، نای دەستی ناخورا. سەردەمێک بوو کە بێدەنگی باڵی بەسەر هەموو شتێکدا کێشا بوو، نەفرۆشیاران هاواریان دەکرد نەکڕیار هەبوو، تەنها باڵندەکان مافی ئەویان هەبوو بە ئازادی بە ئاسماندا بفڕن. بوو بە سەردەمی کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ. کەرەنتینەش لە کاتێکدا ڕاگەیەندرا کە لە ڕۆژی 4 سەی 2020 یەکەم قوربانی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کرا. ئەویش مامۆستایەکی ئاینی بوو بە ناوی ڕەشید کە پێشنێژی مزگەوتی خانەقای مەحوی بوو. دواتریش ئامارەکان زیادی کرد. کاتی بە خاکسپاردنی قوربانیانیش ڕێگە نەدەدرا هیچ کەسێکی خێزانەکانیان ئامادە بن، بەڵکو لەلایەن تیمێکی تەندروستیەوە بە تەنها و دوور لە ئامادەبوونی کەسوکارەکانیان و ماڵ ئاواییکردنی یەکجاری بە خاکیان دەسپاردن. حکوومەتی هەرێم لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند و بڕیاری کەرەنتینەی سەرتاسەریان دەدا و ڕێکارەکانیان تون دەکردەوە. زۆر ئەستەم بوو تا ڕێگە بگرن لەوەی چەندین ملیۆن هاوڵاتی لە ماڵەکانیان بێنە دەرەوە. یەکەم کەرەنتینە کە ڕامانگەیان لە فڕۆکەخانەی سلێمانی بوو کە ڕۆشتین باسمان کرد لەگە فڕۆکەخانە هەر یعنی بە شتێکی سەیر و سەمەرت ئەیان بینی ئەمە چۆن شتی وابێ ئێمە شتی وا هەر قبوڵ ناکەین بۆمان ناکرێت ینی بەڕاستی تا باوەڕمان پێهێنان کە ئەم کەرەنتینەیە زەرورەوە پاشان کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵەوە بەڕاستی ئەرکێکی قورس بوو و من یەکەم جار بیرم ویە لە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی کە باسمان کرد بەڕاستی ینی زۆر ئاسان نەبوو ئەو برابەڕێزانم کە لە لیژنەکە لەگەڵمان نبوون قەناعەت بۆ بکەن کە کەرەنتینە بکرێەوە بە شتێکی مەحاڵیان نەزانی. بەپێی ئامارەکانی ئەو کاتە لە هەرێمی کوردستان 466,963 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببوون، لەو ژمارەیەش 7,469 کەسیان گیانی لەدەستدا. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.